دوای نزیکەی 3 ساڵ لە بڕیاری یەخستنەوەی دەرمان و لێدانی ستیکەر لەسەر جەمە و دەرمانانەی دێنە نێو هەرێمی کوردستانەوە، هێشتا نرخی دەرمان بە تەواوەتی ڕێکنەخراوەتەوە. جێبەجێکردنی بڕیاری یەکخستنەوەی نرخی دەرمان لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2022 لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەستی پێکرد کە دواتر نرخی دەرمان بە شێوەی ستیکەر لەسەر دەرمانەکان دانرا. بەڵام ئەو هەنگاوە کۆتایی بە نرخی جیاوازی دەرمان نەهێنا و تەنانەت بەشێک لەو نرخانەی دانراون گرانترن لە نرخی دەرمانەکان. پورە نەجیبە 20 ساڵە بە نەخۆشی شەکرە و زەختەوە دەناڵێنێت و دەبێت هەموو مانگێک دەرمان بکرێت و بەردەوام بەکاری بهێنێت. باس لەوە دەکات دەرمانەکان تا بێن گرانتر دەبن، ئەو دەرمانانەی بەکاری دەهێنێت لە پێشووتردا نرخی کەمتر بووە. حەبی شەکرەکە بە 25 کڕم، نەوعێکیان بە 50 کڕم، نەوعێکیان بە 6,000 کڕم، بەسی شەکرەکە. هەروەڵی سجارانە حەبە 50,000 بە 48,000 کڕی، ئێستا بە 52,000. ئێستا ئەمە هەمووی بکڕم بای 240,000. دەرزیەکەش بە 90,000 دەرزی ئەنسۆلین. نرخی دەرمان لە هەرێمی کوردستان لە نۆرنگەیەکە بۆ نۆرنگەیەکی دیکە جیاوازە. سەرباری دیاریکردنی نرخی دەرمانەکەش بەپێی ستیکەری وەزارەتی تەندروستی کە هەندێک جار گرانترە لە نرخی ڕاستەقینەی دەرمانەکان، بەو پێیی لە نۆرنگەکان بە نرخێکی کەمتر لەو نرخەی دیاریکراوە دەفرۆشرێن. جیاوازیەک لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەک ئەگەر ئێمە وەری بگرین لە نێوان چەند دەرمانێکە لەواچە جیاوازیەکی لە 15 بۆ 20 هەبێت لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەک و ئەگەر زیاتریش بێت ئەمە وای کردووە لە ڕێگەی ستیکەرەوە ئەم جیاوازیە کەمتر بێتەوە، بەڵام لە هەمان کاتە جیاوازی نرخی دەرمان هەرماوە. کۆمپانیاکان جاری وا هەیەک وا ئەکەن کە سعرێکی زیاتر ئەیەن بە کوالتی کۆنتڕۆل لەوە سعرێکی زیاتریان بۆ دائەنرێت، ئەم سعرە زیاتری ئەو فەرقەوەکات بەکاری بهێنن بۆ منافەسەی بینی کۆمپانیاکان. فڕۆسەی پێدانی دەرمان بە نەخۆش گونجاو نییە. بەوتی پزیشکێکی دەرمانساز هەوردەکردنی دەرمانی قاچاق بۆ هەرێمی کوردستان و ساختکردنەوەی لە بازاڕەکاندا بە هۆکاری جیاوازی نرخ لە نۆرنگەکاندا دەنرێن. ئەمەش لە کاتێکدایە لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام جەخت لە هەوڵەکانیان دەکەنەوە بۆ بنەبڕکردنی دەرمانی قاچاق. هەڵبەتە کە بازار کۆنتڕۆڵ نەکرا جیاوازیە بێت. جیاوازەکە بۆ چییە؟ ئێمە هێشتا کە پاک نکراوەتەوە لە قاچاق، دەرمانێک قاچاق زۆرە لە بازار. پاشان قاچاقێنانی دەرمانی ستیکەری خوار و ناوەڕاستی عێراق کەوا هیچ ڕێگەپێدانی کوالتی کۆنتڕۆڵی خوار و ناوەڕاستی عێراق با بڵێن هی عێراقی هەیە، بەڵام بە فلتەری هەرێمی کوردستان نهاتووە. زۆر جار ئەم نرخانە هەرزانترە، زۆر جار بابەتەکە بابەتی بۆنەس و هەندێک بابەتی بازرگانی ڕێکەوتنە لە نێوان کۆمپانیاکان و کۆگا و دەرمانخانە و کلینیکەکانی پزیشکانە. ستیکەری بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵی جۆری دەرمان ناوی دەرمان و ناوی کۆمپانیای هاوردەکار و ژمارەی باج و ژمارەی داواکردن و نرخی دەرمانەکە لە خۆ دەگرێت. بەڕێوەبەرایەتیەکە بەردەوام داوا لە هەوڵاتیان دەکات خۆیان لە دەرمانی بێستیکەر و گوماناوی بپارێزن و دوو ڕێگەی خستۆتە ڕوو بۆ دۆزینەوەی دەرمانی ساختە و قاچاق لە ڕێگەی ستیکەرەکەوە. ڕێگەی یەکەمیان ئەوەیە لای ڕاستی ستیکەرە نوێەکە موگناتیسێک هەیە کە جۆرێکی تایبەتی مەرەکەبی تێدایە و لە کاتی نزیک خستنەوەی بە موگناتیسی تایبەت کە لە نێو دەرمانخانەکاندا هەیە ڕەنگی بۆ سەوز دەگۆڕێت. جگەل لەو هەنگاوەش لای چەپی ستیکەرەکە بارکۆدێک هەیە. لە کاتی سکانکردن بە QR کۆدیان کامێرای مۆبایل کۆمەڵێک زانیاری بە 3 زمان کوردی و ئینگلیزی و عەرەبی لەسەر ناو نرخ و وڵات و سەرچاوەی بەرهەمەکە دەخرێتە ڕوو. هانا محمود، میدیای سبەی، سلێمانی.